شاعری ناودار سیمبۆلی شاری سلێمانی و هەموو کوردستان کاکەڵۆ شێرکۆبێکە زێرێ بە فەرمێ لەگەڵ هونەرمەندی دەنگخۆش ئازادی مەحموود تۆفیق شلێک ئازادی خەیات هەردووچیان بەیەکەوە پەرچێشمانەکەن بۆ ناو دنیا جوانەکەی شاری سلێمانی کۆڵان بە کۆڵان چۆن لێرە گەڕەکەکانمان داناوە لە مەڵکەنیەوە پەرچێشمانەکان بۆ چوارباف و سەرشەقام و سابڵکەران و کانێسکان و بەرخانەقا و شەقامی مەولەوی و بۆ جوانەکانی شاردوایی لەو گەشتیان هێننەوە بۆ بناری بەزارەکەی پیرەمێردی نەبرو مامەیانە بەخێر بێن سەرچاوان دو سەو و سیوە ساڵە لە سلێمانیەکەین ئێمە هەمومان بەڕاستی هەزاری سلێمانین ئێمە بە هەمومان هەوڵێک بین کە سلێمانی هەر سەربەرز بوو هەر سەربەرزی ژەبێ ئینشاڵڵا سوپاس بۆ کاکە جەزا و تیپی میلی سلێمانی سوپاس بۆ پیاوە جوانە کاکە هەڵۆی شەرکۆبێکەس ئێمەمانەیە لەم ڕێگەیەوانێ خزمەتێک بە سلێمانی بکەین سلێمانی خۆشەویستیت باڵدارێکە بە باڵی زامەکانی منەفرێ دارمێوێکە بۆڵێک گلێنەی شەوانی شعرە مەگرێ خۆشەویستیت هەژارێکە نانی خەمەکانە مەخوا سرودێکە بەرجی نۆتەی سەنگەرەکان لەبەرەکە لوتکەیەکە کڵاوزەڕەی شەفەقی یار لەسەرەکە خۆشەویستیت ڕەشماڵێکە کە ئازارە کۆچەرەکان لەسەر سنگی فەیلیەکانم هەڵیانداوە خۆشەویستیت مناڵێکە دیاربەکر بوویەتی و مەهاباد مەمچی ئەداتێ خۆشەویستیت قوڵنیەکە وا بەدەستی بوو مەلەرزەی فەرهادە ڕەشەکانەوە هەڵگیساوە ئەم ئێوارێش خۆشەویستیم لاولاوێکە لە بڵێسە و بە گردی سەرکەشی مامەیارەدا هەڵسناوە لا لوسو
ئەمە چ کۆڕی سۆزێکی دەروێشانی دڵ و ئاوە دەفی سەرم لێ ئەدەن و ئەم کەن بە تەکێی ئەم عەشقە هەڵقرچاوە ئەمە چ بۆ وەرانی ساڵێکی شێتگیرە وا ڕۆژگاری خۆی تێگەشتێنێ و شمشێر ئەدا لە گەردنی ئەو هەتاوە سلێمانی من قوڵیت بە ڕەگەمە پێوم بۆیەوە هەموو جار ئەگەمە ناو ناخت و هەوێنی مێژووت و ئەڵماسی ناسۆرت دەرەهێنم سلێمانی من بەرزین بەکڵ بەم ئەپێوم بۆیە هەموو جار ئەگەمە لوتکەت و چاوی خۆم لە باخی ئەو بەفرەدا ئەڕوێنم شعر و من عاشقە و ماشقەی لە یەکتر ئاڵاوی قەدی تۆین ئەی سلەیمانی لەگەڵ هەوری بارانێکی سوورە هاتووم چرایەکم بە شوێنگڕی خۆما هاتووم لەگەڵ کۆتری دەنگی سپی برینداری پیکاسۆدا هاتووم لە شاری خوێنی لۆرکادا هەڵەپەڕم هاتووم پێتان بڵێم ئەی زەریا و بێشەی هاوڕێ ئەی سلەیمانی هەتا ماسی گیانی شینی تۆ بمێنێ تا چڵی سەوزی لەشی تۆش باڵا بکە ماسی چاو و دارستانی ئەم گەلەی منیش هەر ئەمێنێ ئێستا سلەیمانی چنگە یاد و چنگە خۆڵات دوو لە چاوی ئازیزانم هەوارێکی ئەجگار چۆڵات هەموو شەوێ یادەکانی بەناو دڵما دێن و دەچێم بەڵام سەد ئاف سلەیمانی قەت لە جاری جاران ناچێت من خەزەکەم بچمەوە ناو یادەکانی کۆنی بە گوڵ و سمڵ و مێخەک سلەیمانی پڕکەم لە بۆنی لە بۆنی لە بۆنی لە بۆنی جانە سلەیمانی چاوی منە جەگەی گەلێ ئەرگاوری منە جێنی دەرگەی منانی
كما عبد الله من خەسیدەم هێلانەیە بۆ هەر باڵندەیەکی کوردستان من هەرگیز لێم نەپرسیون ئێوە لە کام ئاسمانەوە هاتوون لە ڕۆژهەڵاتەوە فڕیون یان لە ڕۆژ ئاواوە پێناسەی باکوورتان لە باڵاتانە هەڵگرتووە یان نامەی باشوور لە دەنگتانە من زامێکی کوردستانیم ئەو خوێنەی لێم دێ چوڕێکی ڕۆژهەڵاتە و چوڕێکی ڕۆژ ئاوایە و تیلماسکێکی هی باکوورە و تیلماسکێکی هی باشوور ئەو خوێنەی ئێستاش لە بەرچاوی ئێوە لە سینەمەوە دێتە خوارێ سەر تاپام ئەکا بە شەفەق و گردی مامەیارە ئەکا بە خوجاڕی هەڵاڵە ئەوە خوێنی شەهیدەکانی ئەم خاکەیە و لە ناو جەستەی بەرزی نیشتیمان و دڵی نیشتیمان و لە ناو شەقی مندایە و ئەوە هەر هەماندار هەناری ئەو قوربانیەیە لە ڕۆحی مندا ڕوێ جانە وەسیەتێکەکەم کاتی مردم با سلەیمانی جێگەورەم بێ جانە وەسیەتێکەکەم کاتی مردم با سلەیمانی جێگەورەم بێ ما ئاسمان و ئەسگەرەکانی شار شار بۆ هەمیشە چاویان لێ بێ جانە وەسیەتێکەکەم کاتێ مردم با سلەیمانی جێگەورەم بێ با ئاسمان و ئەسگەرەکانی شار لە سەیوانەوە هەمیشە چاویان لێ بێ لێم بێ گۆڕەکەی باپیرم بەگوێی تاشە بەندێکی ئێرەدا چرپاندی ئەشێ ئێمە من و شعرێکی تر لە یەکتری زویر بووبین ئەشێ باخ و مەلێکی تر لە یەکدا بڕابن ئەشێ ئەم دەنگ لەگەڵ دەنگێکی دیکەدا نەگونجاو بن بەڵام تۆ سلەیمانی ئەو خۆشەویستیە گەورەیە بووی هەر هەمومان بە ناکۆک و بە زویر و بە دەنگی جاو بە گونجاو و بە ناتەباوە بە هەموو ڕەنگەکانەوە ئەمانویستی سەرمان نەکرد بە دەروونتا و لەگەڵ تا بووین ئەی مامەیارەی خۆشەویستی و ئاوی ڕوونی برایەتی تۆ ئاسمانی یەک لەشیت و بەڵام پۆلێمەلی جوانی و ڕەندەی میهرەبانی تیافرێ سلێمانی تۆ یەک مێرجیت و بەڵام چەند ڕەنجی ژیانت تیا بریچێتەوە لە ڕۆژگارە ڕەشەکاندا پزیسکی سوورت لێ ئەبووەوە لە وەرزی سەردابڕاندا پێکەنینت گوڵی ئەرخەوانی ئەگرێ لە مەوسمی هیوابڕاندا مسکێنی سپی و لە ڕۆژانی ئازادی بژوێنەکانی ئاوەدانیشدا تۆ گوڵە هێروێکی سەر لە قسبی بووی باوچی ناسرە وەیسی خۆمانە باوچی ناسرە وەیسی خۆمانە پرسیاری لێ بکەی ئەی هاوار هەتای کەمانە پرسیاری لێ بکەی ئەی هاوار هەتای کەمانە
سراويس بتوبكاني توبا لاقشكي اي هاور نقلا دوداني توبا لاقشكي اي هاور نقلا بزهياني زور سپاس زۆر سپاس بۆ ئازاد حەیات بۆ شاعیری عزیز هەڵۆی شێکۆڵێکەس. ئێستاش پارچە مۆزیکای پۆستە و ئیدارە لەلایەن هەردوو هونەرمەند بەختیار عەبدوڵڵا بابانی زارق هەروەها هەڵوێستی باڵەبان با بفەرمێت.
میلی کۆمەڵی هونەری میلی کوردستانەکەی خۆشەویستان بۆ چالاشیە بۆ زانیاری هەموو لایەک لەسەر بودجەی گشتی لەسەر قوتی خەڵک ئەنجام نەدراوە بۆ ئاگاداری هەموو لایەکان تەنها بە ئەوڵ مادووبوونی چەند کەسێکی دڵسۆز ئەم چالاشیە بەڕێوەچێ ینی واتە هیچ بودجەیەکی لە هیچ لایەن هیچ پەیوەندیدار یا هیچ شوێنێک بۆ تەرخان نەکراوە جێبوویەکی سوپاسی کۆمپانیای مای سۆلوشن بکەین بۆ کاروباری سۆشیال میدیا و بۆ ڕیکلام و بۆکاری میدیایی کە سەرجەمە و فلێکس و ئەوانە هەمووی لەسەر ئەرچی خۆیان چاپیان کردووە و سوپاسی پارێزگای سلێمانی و کامکامێتی سلێمانی و لیژنەی ئەمنی پۆلیسی ئاتوچۆ و پۆلیسی سلێمانی شارەوانی سلێمانی ئاسایش بەرگری شارستانی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانی ڕێکخراوە دیموکراتیەکان نەهێشتنی تاوان فریاکەوتنی خێرا هەموو ئەوانە هاوکارمانن لەم ئەمڕۆم چالاکیە بڕێوەچێت بۆ کەسانی خاڵی ئۆتۆمبیلە کۆنەکان بن هەمووی بەخۆبەخش هاتن هەموو کەسانەش ئەموو ڕێکخراوانە شەرەمیان لێرە ئەمڕۆ بەشدارن لەگەمانە هەمووی بەخۆبەخش بەبێ بەرامبەر ڕێکخراوی ئازادی لاوان کارگەی زەیتونی ڕاستان ڕێکخراوی ئامێزی شاهانەی گەل ڕێکخراوی ژیانبەخشان بۆ پەروێدانی مرۆیی ڕێکخراوی کولتور ڕێژیر گروپی خەیاڵی خانمان گروپی هونەری خێزان ساکار شەریفی شێوەکار گروپی هەڵپەرچەی نیشتیمان گروپی هەڵپەرچەی سلێمانی کۆمەڵی گەشەپێدانی پەروەردەیی سەنتەری ڕۆشنبیری کۆمەڵایەتی بابان ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی سلێمانی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی کۆمەڵی هونەری بینی ئەم چارەکیان ڕێکستۆ دیارە کۆمەڵگەی پەروەردەیی یا باخچەی ساوایانی خەونی مناڵانیش پاشکەمی ترەگەنە لەمان لە ئێستاە داوای گۆڕانی شادمان لێکەن زۆر گۆرانی بێژگاران ڕەبەشدارن بەس حەزەکەمەوە ئەمڕۆ دڵتان شاد بێ هەمیشە سلێمانی چۆن لە هەناو هەموو قەیرانەکانە بە یەک ڕەشەبا هەموو ئەگرەکان دامەرچێنێتەوە سلێمانی هەر بۆ بەناوبانگ بووە بە حەیران تەحەدای هەموو قەیرانەکانەکەین ئێستا بە هەڵپەرچێ ئەمڕۆ دڵی خۆمان خۆشەکەین کە یادی دامەزانی شارەکەمانە شاری سلێمانی گروپی هەڵپەرچەی سلێمانی و گۆرانی بێ سۆران محەممەد دڵتان شاد دەکەن لێرە ڕێکخراوی ڕەشماڵ بۆ کولتور ئەوان لەگەڵمانن زۆر زۆر سپاسیان دەکەین هەر هەموویان ئەو خۆشەویستانە بەشدارن خەلیفا ڕەنان کاکە ڕێنوار شێخ بورهان خورمەچی هەموو برادەرەکانی ئەو ئەسڵ چوارە خۆشەویستانە هەمووتان بەیەکەوە ئەوە دانای ئەنتیک تا ئێستا هەر خەریکی شیری شێرەکەیە سپاسێکین فەرمونون ئێستا ژێ و گۆرانی بێ سۆران محەممەد و گروپی هەڵپەرچەی سلێمانی بە تابلوێک
هنرمند سوران محمد دانس عبد الرحمن ضلب سليماني ودايكم توانيكي زور نوازن لاي من هرگيز كالما بنوا زور زور تازن سليماني ودايكم سيرن دو بالندي سرداريكم دو أسيري برشمداري
ئاسمانی یەک شاری بەڕێزان بەڕێزان ئێستاش باخچەی ساوایانی خەونی مناڵان و قوتابخانەی تانێن بە دوو گۆرانی بەشداربن با بفەرمون. خۆشەویستانە من هەتاکو و قوتابخانەی تالێنت و باخچەی ساوانی خەونی مناڵان ئامادە بن. ئەم کچە کوردە کچی کەسایەتیشی ناودار و سلێمانی پەروەرە ناوین سەرکەوت هۆنراوەیەکی لە تکۆڵمەتمان بۆ خوێنێتەوە بە فەرموو. باشە نانە شوێنی خۆی زۆر چاند لەبەر کامێرە مەڵبەندەکەی مامەیارە خۆشم دەوێ هەرچی شارە بەڵام شوورای مەڵبەندەکەی مامەیارە لە دڵمدا لە هەمویان زیاتر دیارە هەموو کێوێکی بەرز جوانە بەڵام زێرترین لوتکە لەلای من هەر گوێژە و هەیبەت سوڵتانە هەموو ئاوێکانی کارێزێک ڕەوانە بەڵام لای من خۆشترین ئاوەڕوونەکەی سیروانە هەموو گۆرانێکی خۆش تنووسکی بزۆزی گیانە بەڵام لای من بەتامترین گۆرانی هۆرە و لاوک و حەیرانە ئەی شارەکەی مامەیارە ئەمە دەستمە لە ملتایە دەست و منت لە یەکتری ناترازێنێ تەوراسی هەرچی زۆردارە لەتیف هەڵمەت سپاس دەستەکانی خۆشێ بە قوربان هەرژیت. خۆشەویستان ڕێکلامێک هاتووە ڕێکلامەکە هونەریە بۆی خوێندنەوە کۆنسێرتی گروپی ڕۆنا بە سەرپەرشتی ژەنیاری بەتوانای هەموو باشوور و هەموو ڕۆژهەڵات ئاغای ئیبراهیمی نەقدیان گروپەکە بە ناوی خەزان کۆنسێرتەکە بە ناوی خەزان گروپی مۆسیقای ڕۆنا کە باشترین گروپن لە هۆڵی تەوار ڕۆژی شەممە 25 یانزەی 2023 کات 6 ئێوارە ڕۆژی شەممە 25 یانزەی 2023 لە هۆڵی تەوار کات 6 ئێوارە شوێنی فرۆشتنی بلیت مەطعەم سەردار کافتریای نەسوورەکە کۆمپانیای دەروازەی سابونکەران ئەتوانن سەردانی شوێنان بکەن بۆ دەستکەوتنی بلیت دوای جارێکی ڕێکلامەکەتان بۆ خوێندەوە گروپی مناڵانی باخچەی خەونی مناڵان لەگەڵ قوتابخانەی تالێنت دوو گۆرانیان پێشکەشەکەن بەزە بەردەمەمان بۆ چۆ بکەن بۆ مامۆستاکانیان بێ زەحمەت ئەو بەردەمی خۆیان ئەوە جەزایە ئەوە
部长，部长。Jadi apa dong?
ئافرین هەربژین کۆمەڵەی ڕێکسەدیرینەکانی کێتی نیشتیمانی کۆمیتەی خەبات دروستکەی پیرۆزبایی ناردووە سپاسیانەکەین. شیری شێعرەکە لێرەیە ئەبوو بۆ ستاف سەرۆکی بنازانێت تا ڕکلامێکی باشی بۆسێت. کارمانی دەستڕەنگین لێرە هیوادارم بۆ هاوکاریکردنیان بۆ پشتگیریکردنیان پارچەی کچووکیش بێ هاوکاریان بن و بابەتێکیان لێ بکڕن سپاسدانەکەین. بەس کۆمیتەیەوە سپاس. بە ناوی خوای گەورە پیرۆزبایی 239 ساڵی سلێمانی خۆشەویست بە ناوی ڕێکخراوی ئامێزی شاهانیگەل بە ناوی سەرجەم ئەندامانی دەستەی ڕێکخراو پیرۆزبایی یادی دامەزراندنی سلێمانیەکەین دەستخۆشی لە بەیانی وەڕێکمان تا بجێگا سەرجەم بەڕێوەبردنی ئەمە هاانرا لەگەڵ ڕێزی ڕێکخراوی ئامێزی شاهانە سەرۆکی ڕێکخراو و مامۆستاکاوە لە پێی مستەفا سپاسیانەکەین. حسن يا بابا لا لا يلا ئەمڕۆ لەبەرەوەی ئێمە بەرنامەکانمان فێستیڤاڵە و ئاماژەی پێم کە سەرجەم سپۆنسەری میدیایی چاپکردنی هەموو فلێکسەکان و ڕێخستنی کاروباری میدیایی سۆشیال میدیا لەلایەن ڕێکخراوی مای سۆلوشن کە بە سوپاسەوە سپۆنسەری هەموو چاپەمەنیەکان و سپۆنسەری میدیایی و سپۆنسەری سۆشیال میدیان بۆ کردینەم کۆمپانیا بۆ بەرهەمهێنانی کۆمپانیای مای سۆلوشن بۆ بەرەپێدانی سۆشیال میدیا کاری ڕیکلام و بەرهەمهێنانی هونەری ئەوە هاوکارمان. ئێستا شاعیری ناودار عومەر کەسان هۆنراوێکمان پێشکەشەکە بە بفەرمێت. ئاگادار بە کە پێدەنێیتە ئەم خاکەی سلێمانی بە ئەدەب بە لە حوزوری ناوداران و شاعرانی لە بەختانتە کە بۆت لوە ببینی تەختی بابانی بە ئەمەک بە مەشێوێنە نەریت و کلتوری جوانی شارێک لێوان لێو لە جوانی منزڵگای ئەحمەدی کاکی مێردێکی پاراوی سەوزە لە ئامێزیا سەیرانگاکەی سەرچناری چەند میوان دۆست و نەجیبە بۆ کەسانی غەیرە شاری کە ئاڵۆزە موسیبەتە خامۆش نابێ وەک ڕەشەباکەی جارانی. بۆ شعرە جوانەکانی ئێساش کاتی چەپشێ گوڵ و گۆرانی هەڵپەرچەیە تیپی هەڵپەرچەی نیشتیمان بە سەرپەرشتی وەستا بەکری جووت دەستماڵ خەریو بڵم زەمبەلێک ماشەڵڵا هەڵە جوان سەرپەرشتی و گروپاکە بە فەرمێ لەگەڵ هونەرمەندی میلی عومەر گەرمیانی گۆرانەکان ناچڕێنین دوای عومەر گەرمیانی هەر ڕاستەخۆ چەپچێ گۆرانی هەڵپەرچەی لەلایەن سەرکەوتمامە هونەرمەندی دانخۆش و هونەرمەند عەلیارە لێرەیە هونەرمەند زاید جەلال لێرەیە بەردەوامی لە ئاهەنگەکەمانە گەرێەوە لەگەڵمان بمێنەوە ئێمە تا درەنگانێکی ئێوارە لەگەڵتانین ئەم ڕۆژە جوان و خۆشتر و خۆشترەکەین. چەپڵێک بۆ گروپی هەڵپەرچەی نیشتیمان ئەو گروپە جوانەی مایە شانازی بۆمان بەڕاستی بۆ کۆمەڵی هونەری میلی کە کۆمەڵی هونەری میلیمان دامەزران ئەم گروپە لەگەڵمان نابوون و ئێستاش لەگەڵمان بەردەوام دەستیان خۆش. والله انا مشغولم كسب بيرني خجالتهم الدنيا مأساة وناخوشيم هي شي جوا اي ترس دواي شكانم لو برق على عوية ايه ومجيب جيبت ان شاء الله لو برق على عوية ثاني كيو ثاني تشلم او برق على عوية ايه الزلمه كيف قشتي دواي بس لا الله دي
هەڵپەرچەی نیشتمان ئێستاش ئێوە هونەرمەند سەرکەوت ماما با هاون بۆ میستافی گوڵڕەنانە تکایە هاوکاری ئەو بەڕێزانە بکەن کەم دەرەکان ئەگەر ڕۆژانەتەوە دیان لێمە دەستێن
دەکەی وەڵان سەر ئەزمەڕ و بەرسەراکەت دێنێ هەموو دنیای جوانی لە خوەچێ جوانی بۆی ژەو دەباشانی لە مەڵکەندی تا سەرچنار مەجیبە تا هەواری شار توی مەلیکی دڵدارانت مامەیارە و نە و ڕۆزەکەی بەهارانت لای فلکەکەی خاڵە حاجی بەرزەگردی عەلی ناجی گەڕێکی کۆنی عەفاری هەمووی پڕن لە یادگاری جارێک وەرز هەرێ بدە ئالەم شارە ئەزانین چەند ئازیزە ئەمانە هەمووی پێکەوە لەگەڵ یەک دنیای ترجوانی ناویان ناوە سولەیمانی شاری هەڵمەت و قوربانی سستی ناشێ بۆ شارێک پڕ قوربانی بێ ڕەشەبایە سمبولی شاری گەورەی سلێمانی ئەم دوو دێڕە هی شاعری وەڕێز سەلام قەزازە نردێتی بۆ مانگی خوێنینەوە سپاس دەکەم فەرموون بۆ پێدانی چەند خەڵاتێک بەڕێز شێخ فەتاح فەرموون بۆ سەر ستەیج بۆ پێدانی چەند خەڵاتێک پێم وا بێ هەرە بێ خۆم ئەو خەڵاتە وەرگرم بەڵام بەڕێز شێخ فەتاح با بفەرموو بێ پێدانی خەڵاتەکان ڕۆیوە شێخ فەتاح ڕۆیوە ئارەزوو جانە و بەردەمە بە ڕسمینی فەرموو دوو خەڵاتەها وەستاوە باش خەڵاتەکە باش بۆ سەبا خەڵاتەکە بێ بۆ ئەم خانوە بچووکە خەڵاتەکان دەبەخشێ بە بەڕێزان ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی بەڕێزیان با بفەرموون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان چنە ئەو پێشەوە هاوشاریانی سلێمانی ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی بەڕێزێکیان با بفەرموون بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان کەسیانی لێ نەماوە کاک هونەرمەند جەزای ساز با بفەرمووت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان وەرە کاکە دەوەرە ڕستیان بگرە بە خۆتۆش بۆ تۆ بۆ سەر جەزا جەزا بۆ سەر پیرۆزە بڕۆتەوە ڕێکخراوی هاوشاریانی سلێمانی بەڕێزیان چەرمون کاک سەرکان لەم دیوە کاک سەرکان لەو دیوە ڕاستە لا ئەو مناڵە بیگرە بیگرە پیرۆزە بۆ بەڕێز ڕێنوار جەعفەر بە بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتی ڕێزلێنان سەری ئێرە سەری واسی لێ بێنە با کەرامەت سەرێکە بە حەڵکی کوڕم پیرۆزە کۆمەڵی هونەری مێری کوردستان خات و پرشنگ خەڵاتەکە وەردەگرێت با بفەرمێت پرشنگیان خۆزانی جۆنە وەسیلەی دەستخۆشی بۆ ستافی گوڵڕەنان بۆ کاری کلتوری بۆ دابینکردنی ئەم خەڵاتانە ئێستاش هونەرمەندی خۆشەویست بە کەرامەتم لە شەشی بانیەوە حاڵی منە تا ئێستا شتر ئەبێ سلێمانی تا تووڕە بێ ژیان تێیدا خۆشتر دەبێ ئازیزان ئێستاش ئێوە هونەرمەند عەلی یارەی خۆشەویست با بفەرمێ لەگەڵ هونەرمەند ساڵحی چاتی هەیدا هەیە
سلێمانی لێرەیە زۆر بەخێر هەستەچان هەریش لەم یادەیە مژدێکی خۆشی بە هونەرمەندان و بە ئەو کەسانەیە کە بڕیارە چنە نیشتە جێبوونی شوێنی ژیانی خۆیان ئەمڕۆژ لێرەیە سپاسێکیان هەڵبەتە بە مژدێکی خۆشەوە هاتووە بەخێر هات سەر سەرچاو
شوي فاوني بريتو زوقت تشريف ديني زاور زاور قزير برم أقداري سرشاني تويا بربو تبرقي سر أيوار
يلا باشي وقف وشو بدي بابا شيخ يلا
Hasta
هەردم لە خۆشیە. دەستان خۆش بێ مانزوو نەبن ئەمە ئاهانگەکەمان بەردەوامە بێت پارچەیەک میوزیکمان هەیە ئاوێتەبێ بە ڕۆحی ئێوە ئیبراهیم نەفەزیان ناسراو بە مامشێت دواتر ئاگەڕێنەوە بە گروپی هەڵگەرێ و گۆرانی شادەوە. سۆران محەممەد گروپی هەڵپەڵکی نیشتیمان ئاهەنگەکەمان بۆ جوانترەکە دەتوانن ئێوەش بە هەڵپەڵکیەکانتان ئەم یادەمان بۆ جوانتر بکەن.
صار بشيء وصار إن شاء الله ماندوونە بن حتمما بنێ پێیانی شێلەشیان ساغ بن هونەرمەندی خۆشەویست زاهید جەلال یادەکەمان بۆ جوانترەکە کە هەمیشە ڕۆڵێکی بەرچاویەوە بووە لە بواری کۆمیدیایە ئەمڕۆ بۆ ئێمە وەرانێکی شاد دەکات بابکەرێ من داوای بەگشتان لێکم بەڕای خێرا نامە ببوورن من داوای بردەکەم ئەبای زۆر زووتر هاتوانە تاکە جەزا پەیوەندی کرد ئامادەی خۆم دەربڕیە دەستپێکردنم دوای پیرۆزبایی 230 ساڵدامەدانی شاری سلێمانی خۆشەویست من شاعیر نیم بەڵام ئەم شیعرم لە خۆشەویستی سلێمانی نووسیوە یەک دەقە بە یارمەتیتان کڕینە دەتیت بە سەقاوسەتە خوارەوە بە یارمەتیتان بە قوربانم بۆ جوانی شاری سلێمانی ئەڵێم من کوڕی ئەم شارە پڕ لە کێشمەکێش و جەنجاڵم من کوڕی ئەم شارە پڕ لە کێشمەکێش و جەنجاڵم بێ سلەیمانی ناژی لە دڵمایە هەر ئەوە ئەو هەموو خەون و خەیاڵم مرد نەبێت تۆ ژیانم زین لە تۆ بێ عیزەتم مرد نەبێت تۆ ژیانم زین لەبێت تۆ عیزەتم سلەیمانی شەیدای کوچە و کۆڵان و ئاو و خاک و شاخە سەربەرزەکانتم سپاس ئەو بە سلەیمانی من بۆ یانێکی خاڵ هەیەم شارەکەم نازانم تۆ تینی خوێن و تاسەی منی یا من تا مەسرۆی خاکتم بۆیە هەرچەند شەوژیر لە تاریک و شەوە زەنگێ شیلەی تەمەنی شیرینم لە خەما پڕ لە ژار و ژەنگێ خۆشەویستی أي شاركم كل شاعر كان مرسي شون عشق خوش مسي باريس كل الخليا شون ناي وبك وبها مشاراني دنيا لبروي بزي وسبكي شلو نمر وسليماني شارك التاب منم خوين وشاري وكوي من ظلم ياري وكوي من بلبل سود وكالكلم هر بهاري وكوي من هر هواري وكوي من أي شارك سليمان
سليماني تهنئة وصلوا السنة صار جاي دام الهلال فرموا يروح بالجيل
یەمین ساڵیادی بنیادانی شاری سلێمانی هەڵمەت و قوربانی کۆمەڵەی شاخەوانی کوردستان بە ناوی بەڕێز سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبردن و ئەندامانی دەستەی کارگێڕی و سەرپەرشتی کۆمەڵەی شاخەوانی کوردستان لەگەڵ تەواوی ئەندامانی کۆمەڵەمان پیرۆزبای 239 ساڵی شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری لە سەرجەم کوردستانیان دەکەین بە تایبەت دانیشتوانی شاری خۆشەویستی سلێمانی ومێدیکاری جوانتر و بەرەوپێشچوونی زیاتر بۆ ئەم شارە دڵگیرە دەخوازین سپاس بۆ کاردەنەوەر پێشێنیت گۆرانی بێژوان ماوە ئاهەنگەکەمان بەرداوامە بەڵام لە دوایە دەکەیە دیارەک هەیە کورتە فیلمێکە لەلایەن گروپی هونەری خێزان بەمداتا شۆیە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت ئێستاش هونەرمەند پێمەنشێت ئیسماعیل و بفەرمێت ئاهەنگەکەمان بەرداوامە بس هي منو ترتاح دواء او تقوى قربانك الوداني دكانك دكانك يظلم جوان لقلنا يا قلبي ارشادك خم وزاري دنيا ارجو يكتبها سكين شوانا شوانا لقلنا يا قلبي ارشادك خم وزاري دنيا ارجو يتلباسك يا كم يا كم بيكاريكني أزور لخوما نكين يا كم بيكاريكني أزور لخوما أو تارو من شار الرجوان هدول سبيدار زمان كانت يدار مغز الخصوم دنيا تبيش تامك تسمس كل سبيدار زمان كانت يدار مغز الخصوم دنيا تبيش تامك تسمس دست مدو دست مگر دست مدو دست مگر وتي بينكني كميل يمتواو نجشو شبشي كل دست مردو دست مگر ودي بينكني كميل اليوم توابونك الباب مشكلي
بناوی عشیرەتی هوزیانەوە سەرجەم سەرۆک و عشیرەت و تەبێژ و ئەنجومەنی هۆزەکەوە پیرۆزبای 239 ساڵێدا مەزراندنی شاری سلێمانی دەکەین لەگەڵ ڕێزی هاوبەشی هورمزیان سپاسیانەکەین دەستیان خۆش بێت. دوو نەرمەدمان ماوە سەرکۆت بابا و قارەمان نەقشبەندی دوا بەدایە گۆرانیەکانمان بۆ دەڵێن با بفەرموون. باریکە باریکە سەرکۆتمان یاڵا بڕۆ
کەسەکانت خۆش بێت زۆر سپاس تابلۆی نمایشی هەڵپەڕکێمان هەیە بەڕێزیان با بفەرمون گروپی هەڵپەڕکێی سلێمانی با بفەرمونە